دووەم زیادکردنی ئاشکرا بۆ ژمارە نایابەکانی ئۆتۆمبیلی پارێزگای هەڵەبجە بەڕێوە چوو. ئەم جاریان تەنها دوو سەرمایەدار و بازرگان ناوی خۆیان تۆمار کردووە و مەرجە یاساییەکانیان تێدایە بۆ ئەوەی بەشداری زیادکردنەکە بکەن. ئەم زیادکردنە تەنها بۆ ژمارە یەک ئەنجام دەدرێت. لەلایەن لیژنەکەوە زیادکردنەکە لە 600 ملیۆن دینارەوە دەستی پێکرد. ئەو دوو سەرمایەدارەش لە دوای مشتومڕێکی زۆر لەگەڵ لیژنەکە بەوەی گرانی نرخی دیاریکرا و هەردووکیان کشانەوە و ژمارەیەکیان بەو نرخە نەویست. پارێزگاری هەڵەبجە پەیامی خۆی لەسەر نرخی ژمارەیەکی پارێزگای هەڵەبجە هەیە و دەڵێت بۆ جاری سێیەم گۆڕانکاری لە نرخەکەدا ناکرێت و بە ئەمان نرخ دەیخەنەوە زیادکردنی ئاشکراوە. ئاسایی ژمارەیەکی هەڵەبجە لە زیادکردنی ئاشکرای با بڵین یەکەم جار یا دووەم جار وەک پێویست پارەی بەدەست نێنێ. ئێمە بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بە سەرمایەداران بە بزنسمانان ئەڵێن پارەی ژمارەی هەڵەبجە پارەیەکی مادیە بەڵام لە ڕووی معنەویەوە بۆ خزمەتی مادی هەڵەبجەیە، خزمەتی ژێرخانی ئابووری هەڵەبجەیە، خزمەتی پرۆژە و ئەعماری هەڵەبجەیە. لە جاری سێمە ئینشەڵڵا کارێکەکەین هەمووی تیا ڕووس سەربەست دەرچێ، هەم ئەو بزمانی بێژمارێکی دەستکەوێ هەم پارەیەک بێتە دەخلی ناو پارێزگای هەڵەبجە. ئێمە دای بۆ دابەزێن سلێمانی ژمارەیەکی 5 میلیارە، هەولێر ژمارەیەکی 5 میلیارە، هەڵەبجە بۆ ملیارێ نەبێ. هەڵەبجە لە ناوی قوربانیە، لە ناوی خەباتە، لە ناوی مێژووە لە گەورەترین شاری دنیا گەورەترە. بۆ ژمارێکی شوێنەکان 5 میلیار بێ هەڵەبجە ملیارێ نەیە. بەڕێوەبەری هاتوچەی پارێزگای هەڵەبجەش دەڵێت سەرمایەداران و بازرگانان ئەم نرخیان پێ زیاد بووە و داوایان کرد نرخەکە کەم بکرێتەوە. ئەوانەی کە بەشداریان کرد تەنیا دوو کۆمپانیا دوو سەرمایەدار بەشداری کرد بۆیە ئەو نرخیان پێ زیاد بوو داوایان کرد نرخەکە کەم بکرێتەوە. جاری سێیەم دووبارە لیژنەکە کۆبوونەوەکە ئیتر بزان بە چەند پێی باش بوو نرخێکدا نابۆ ژمارەکە بەڵام هەر ئەبێ وەزارەتی ناوخۆ موافق بێ بەو نرخە. ئەمە دووەم جارە زیادکردنی ئاشکرا بۆ ژمارە نایابەکانی ئۆتۆمبیلی پارێزگاکە بەڕێوە دەچێت. بەڵام وەک سەرمایەداران و بازرگانان دەڵێن بەهۆی گرانی نرخەکەیەوە ژمارەکان نافرۆشرێن. لەلایەن وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم بڕ 1 ملیار دینار دیاری کراوە بۆ فرۆشتنی ژمارەیەک و لە 600 ملیۆن دینارەوە زیادکردنی ئاشکرایی بۆ دەکرێت. بڕیاریشە لە ماوەی 15 ڕۆژی تردا دیسانەوە بۆ جاری سێم ژمارەیەک بە ئەمان نرخەوە بکرێتەوە زیادکردنی ئاشکرا. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.